ئەکە تۆوا بکەی خەڵکی هەمووشۆت ناکە. ڕۆشنبیری لەوەدا نییە ئاگاداری خۆت بە جاریوە بەرامبەر عایلەی بەرامبەر ئافرەت دانیشی بە بیجامەیەکی تەنکەوە شەرم بکە، بە تراکسەوتێکی تەنکە و بە جلێکی نووستن و خەوتنەوە تەنکەوە. ئەخر ئەمە احترام نییە بۆ میوان. شەرم بکە لە بەرامبەرت پیاوە یا ئافرەتە. ئەگەر ئێمە بەو شێوەیە بووین با گلەی لە خەڵکی نەکەین. معقولە لە ڕوود نایە سەیری ئەو پیاوە بکەی، لە ڕوود نایە بەخوا سەیریکەی. خدای ئینسانە بێ بەڕێز بێ، بە شەرم بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی بە ئێمە کردووە بە حەیا بین، بە شەرم بین. زۆر گرنگە لەگەڵ میوانەکانە بە شێوەیەکی ڕێک و پێک دابنیشی، بە ڕێزەوە دابنیشی، نەچی پاڵکەوی. چکە لای ئێمە عورفی ئێمە نابێت، لانە لە هەندێک منتیقە احتیاجی بێ ئەگەر خاوەن ماڵ پاڵیش بکەوێ، بەڵام کە هەندێک میوانە دێت تۆ زەحمەتە. بۆیە با ئێمە نەبینە هۆکاری وەی کە خەڵکی هەموو شۆمان نەکا و دوای خەڵکیش تاوانبار بکەین.